سڵاوتان لێبێت ئازیزانی من ئەمڕۆژ لە خوانی چیازەوە هاتمۆلاتان طبعاً ئەمڕۆ شیرینی دروست دەکەین شیرینەکەمان چییە کێکە بەڵام کێکەکە چییە کێک بە دارچینی لەگەڵ گوێز تامێکی زۆر خۆشیە تاقیب بکەنەوە دڵنیان پەشیمان نابنەوە بە تایبەت کاتێککە بەیانیان لە خەو خەڵەستی هەندێک جار هەیە منیش زۆر بێکاتووە حەزم لە نانی بەیانی نییە ئەتوانی کێکێکی ئاوا دروست بکەی شەوان بێ یاخۆ عەسران بێ یان بەیانیان بێ بە چایەکەوە یاخود بە قاوەیەکەوە بیخۆیت عەجایب بە تامی و کەرەستەکانیشی زۆر ئاسان ئێوازان دروشمی من ئەوەیە کەرەستەی ئاسان و شیرینی خواردنی ئاسان کلۆ زیاتر چیتانە ئازیزانی من ئەو کەرەستانی کە پێویستمانە بۆ کێک بە دارچینی و گوێزەکە چییە چوار هێلکەیە یەک پەرداخ شیری گیراوە باشە شیری سائیل یەک پەرداخ شەکرەکەش بەدڵی خۆتە ئەتوانی هەندێک کەمتریشی تێبکەی جا بەدڵی خۆت هەم زیاتر هەم کەمتر بەڵام ئێوەزان کەمتر بێ حتمما تۆزە زۆر بەلای شیرینیان ناڕوات بەڵام ئەگەر زیاتریشی تێکەی ئەبێت بەڵام بەڕای من یەک پەرداخ شەکر بەسە یان تۆزێک لەوە کەمتر ینی سێ چارەکی پەرداخێک و نیو پەرداخ زەیجارە زەیتەکەم تێ نەکردو ئێوازان زەیتی ئولکەر بەکارێنم زەیتێکی زۆر باشە من بۆ خواردن و بۆ شیرینیش سوودێکی زۆر باشم لێبینیەوە چونکە بە کوالیتیە بەجددی و تامیشی زۆر خۆشە و دوو پەرداخونی و ئاردم داناوە طبعاً دوو پەرداخونی و هەر بە هەمان پەرداخ دایانەی تۆ ئەگەر شیرینی و دروست کرد بە تایبەت چونکە هەمووی قیاساتە ئەگەر بە پەرداخ دروست کرد هەمان پەرداخ بۆ هەموو شتەکان بەکاربێنە ئەگەر بە کوب دروست کرد بە هەمان شێوە کوب بەکاربێنەوەتە نابێکیان بڵێ هەندێک شیرینی هەیە کوپ و پەرداخیشی تەیەکەوە بەڵام هەندێکیان هەیە کە ئەڵم بەس پەرداخ بەکاربێنە کە ئەڵم بەس کوب بەکاربێنە بۆی زیاتر ئیسفادەی لێ بکەی دوایی چونکە ئێوازانن هەموو شیرینیەک بە قیاسە ئەگەر بێت و قیاساتە یەک تۆ زیاتر کەمتر لەوانەیە شیرینیەکە و لێ خراپکە بە تایبەت لە ئاردا لە شیرە لەو شتانەیە تۆزێک هەندێک شیرینەکە لێ خراپەکە لەوانەیە دواتر ئەو مکەرەستەیە حیفیشە خەسار بێ ئەوانە بۆیە ئاگاداری ئەو خاڵە بن و وەکوتم دوو پەرداخونی و لە ئارد بە هەمان پەرداخ باشە و شەرتیش نییە پەرداخانە بەکاربێنی چ پەرداخێکت هەیە لە ماڵێ بەڵام با قەبارەتی زۆر گەورە نەبێ بۆ پەرداخانەکاری پێ بکە و یەکی سە ڤانێلا یەکی سە پیکن پاودەر یەک کەوچکی زەڵاتە من دارچینی هاڕاوم بەکارهێناوە چونکە ئێمە کێکەکەمان بەناوی دارچین بە گوێزە و لەگەڵ گوێزیش ئەتوانی بەم شێوازە وردیکەی ئەتوانی زیاتریش وردیکەی جا بەدڵی خۆتە بەڵام بەڕای من تۆزێ ئاوا لە ناو کێکەکەی دیار بێت هەیبەتی هەبێ خۆشترە ئەنجابا من چوار هێلکەکە سەرەتا بکەینە ناو ئەو شوشەی کە هەمانە چوار هێلکەکەش طبعاً با مام ناوەند بێنە زۆر گەورە بێنە زۆر بچکۆلە بچکە هەندێک نازانم تا چەند بینیوتانە هەندێک لە ئەو هێلکانە هەیە هەر زۆر بچووکە نازانم هەستەکەم ئیکۆتر و چۆلە پۆشتی وابێ هەندێکشیە ماشەڵاوانە گەورەی ئەڵێ نەئامۆشتی وایە سامە چوار هێلکە ئیمریش کاکە ئیمریش بەکاربێنێتان تێر نەچێت دوای بڵۆن چاسخان تو دەی نەعامە بەکاربێنە ئەوە سەرەتا چوار هێلکەکە بزانم ئەمەیان کامیان ڤانێلاکەیە حتمما ئەمەیە بۆن یەکسەر دیارە کاکە ڤانێلاکە یەکسەر لەگەڵ هێلکەکە تێکەڵەکەم بۆی بۆن ساردی لێنێ ئەگەر ڤانێلای وشکی شت نەبوو یەکیسە ئەتوانی ئەگەر ڤانێلای شلت هەبێ شل لەبەری بەقوەترە تامی و خۆشترە ئەتوانی شلەکە بەکاربێنی ئەمە هەندێک تێکەڵەکەم وردە لە بەرچاوتانە ئەیبینن کە شەکرەکەی بۆ زیاد دەکەم شەکرەکە یەکسەر هەمووی تێمەکە بۆی وردە بتوێتەوە طبعاً تا جوانتر تێکەڵی بکەی جوانتر ئەو شەکرە ئەتوێتەوە چونکە لەکێکە ئەگەر بێت و شەکرەکە لەگەڵ هێلکەکە جوان تێکەڵ نەکەی شەکر لە بەروی قورسە ژێرەکەوێت کە ژێریشکە و کاتە کێکەکە جوان بەرز نابێتەوە بۆ ئاگاداری و خاڵە بن شەکرەکە ئاوا لەبەرەوەی جوان ناتوێتەوە هەوڵە دەینێک پەرداخ شیرەکەشی تێ بکەین لەگەڵ شیرەکەیە جوانترە توێتەوە باشە
ئێستا وەکوتم زەیتی ئولکەر بەکارێنم زەیتێکی زۆر بە کوالیتیە و تامیشی زۆر خۆشە و لەگەڵ زەیتەکانی ترا زۆر جیاوازە بەجددی چونکە لە 100 کاتێکاڵێ گڵۆ بە ڕۆژە لە 100 گڵۆ بە ڕۆژەیە کاتێکەڵێ لە 100 گەنمەشامی لە 100 گەنمەشامیە واتە هی لەگەڵ هیچ شتێکی ترا تێکەڵ نەکراوە هەندێک لە زەیتەکانی تر لەگەڵ هەندێشتی ترا تێکەڵەکرێ بۆیە زەیتی ئولکەر بەو شێوەیە نییە نیو پەرداخ عینەشت هەمان پەرداخ زەیتی ئولکەر بەکارێنێ. و ئێستاش ئەو دارچینی هاڕاوی کە هەمانە وتمیە کەوچکی زەڵاتەمان بۆ بەکارێنەوە یاخودیە کەوچکی قاوە جیاوازینێ. بەجددی دارچین تام و لەزەتێک و بۆن و عەجایبێکی خۆی هەیە یعنی یەکسەر تام و لەزەدایە بۆ شیرینەی کە دروستیەکەی. ئێستاش وردە ئاردەکەی بۆ زیادەکەین. ئەمە بە ئەگەر مەکینەی دەستیش نەبێ ئەتوانی بە مەکینەی کارەباش بیکە و کاتیانی زیاتر دەستت هیلاک نابێ فەرق ناکە بارکامێکیان بێت چکە هەندێک شت هەیە کە منەڵێم بە مەکینەی دەستی بەس بە دەستی ئەکرێ کاڵێم مەکینەی کارەبا بەس بە کارەبا ئەکرێ لە بەرەوەی شێوازی تێکەڵکردنەکەی فەرقی هەیە بەڵام کاتێک کاڵم بە هەردووکیە بێ یعنی احتیادی هەرکەمێکیان بەکارێنێ. بەس توخوا و پرسیارە مەکەم بڵێن شێوازخان ئەوەیە ئەکرێ دارچینی تێنەکەنیان گوێز کێکەکە خۆی بەناوی کێکی دارچین بەگوێزن ئەگەر تینەکەیەکیان کەواتە مانای کێکەکە نامێنێ باشە وە هەوڵ بدەن چی بەکارە هێنم ئەوە بەکاربێنە ئەگەر حەزت لێ نەبوو ئەوە بەکاربێنی کێکی سادەم کردو پێشتر ئەتوانێت کێکی سادە بکەی. ئاردەکە بۆیە وردە تی ئەەکەم لەگەڵ شەکرەکە ئەگە بیرتان بێ سەرەتا شەر وردە تێم کرد یەک شەکرەکە بۆ ئەوەی جوان بتوێتەوە تایە و ئاردەکەش بۆ ئەوەی زۆر ینی تۆپڵ نەبێت دەست و پێوەی بێشێ بۆیە ئەبێ هەوڵبەی ئەویش وردە بەکاربێنی. طبعا ئاردەکە یەک تۆز لە ئاخیرە ئەهێڵمەوە لەبەر خاتری ئەوەی کە هەندێک بکەم بە قاڵبەکەمە لەگەڵ زەیتا باشە بۆی بە ژێرەکەیان نەنووسێ. طبعا ئەو قاپە هین ئەو قاڵبە فافۆنانە زۆر باشە و بە تایبەت کاتێک کەشتی پیانووسە بە تەلی حاجەت جوان سپیکەرەوە بۆی هیچی پێوە نەمێنێ زۆر بە جوانی کێکەکەت لێ کاتەوە نایڵێ ئیزعاجت بکە یاخود کێکەکەت لێ ورکە یا ژێرەوەی پێوی بمێنێت و بەشی سەرەوەی لێبێت و ئەوانەی هیچ نییە من یعنی چەند ساڵە هەرە و جۆرە قاڵبە بەکارێنم زۆر ئیسفادەم لێ کردووە هەندێک هەیە ئەوەی کردووە قاڵبی تری هەیە و خۆشم هەمە زۆرم هەیە قاڵب بەڵام هیچی وەکو ئەوە ئاسوودەم ناکە لە بەرەوەی زۆر جوان هەم کێکەکە دەبرژێنێ هەمیش ناڵێ بە ژێرەکە بنووسێ بەڵام هەندێک قاڵبی تر هەیە تۆزە ئیزعاجن لە بەکارێنان. ئازیزان یەکیسا پیکین پاودەریشی تێکین پیکین پاودەرەکە مادەم ئێستا تێمان کردووە بێ زۆر جوان تێکەڵی بکەیت چونکە ئەگەر هەموو هەویرەکە لەگەڵ پیکین پاودەرەکە تێکەڵ نەبێ ئەو کاتێک کەیکەیتە ناو قاڵبەکە و بۆ ناو فڕن لایەکی بەرزە بێ لایەکی نزمە بێ بۆ لە بەرەوەی تۆ پیکین پاودەرەکەت جوان تێنەکردەوە وەک خاڵێکێتی خاڵێکیش کاتێک کەیکەیتە ناو فڕن زۆربەی کاتەڵە چاسخە من لایەکی بەرزە لایەکی نزمە هۆکارەکەی ئەوەیە کە تۆ پیکین پاودەرەکە جوان تێکەڵ نەکردووی یەکەم هۆکار دووەم هۆکار لەوانەیە ئەو فڕنەی کە تۆ هەتە لە ماڵێ هاوسەنگ نەبێ باشە بۆیە سێری بکە بزانە هاوسەنگە ئەگەر زانی و لایەکی لە لایەکی نزمترە هەوڵ بدە پارچە چوزانم کارتۆنێک یا خۆت بەردێک شتێک بکە ڕژێری بۆی هاوسەنگیکەی تاوەکو کێکەکەت لێ خراپ نەکە.
ئەو بۆیە ئاوا جوان تێکەڵم کرد وتم بۆ ئەوەی دوای نەبێ بە مشکلەوە ئەمە بخەمە ئەو لاوە ئەمەش بێنم ئێستا ئەو گوێزی کە هەمانە تێەکەین ئەوەی تر پێویستی بە و شتەنیە تێکەڵی کرد ئاوا بەعتیادی ئەتوانی تێکەڵیکەی ئەوەش گوێزەکەمان ئێستا ئەو قاڵبەی هەمانە هەندێک زەیت بە هەمان شێوە ئەکەینە ناو قاڵبەکە باشە و دواتر بۆ فڵچەیە بڵاوی کەرەوە بیە لە هەموو چواردەوری قاڵبەکە بۆ ئەوەی بیگرێ و ئێستا وەکوتم ئەو ئاردی کە هەم بوو هەندێکە ڕژێنم پیایە هەم بە چواردەوریە هەمیش بە ژێرەکەیە بۆ ئەوەی کاتێکە هەویرەکەی پێەکەم پێوەی نەنووسێ ئێستاش گیراوەکەمانەکەین ناو قاڵبەکە فڕنەکە پێشوەختە باگەرم کرابێ تقریبان 5-6 خولەکێک یەکەینە ناو فڕنەکە با 180 پلەی سیلیزی بێ ئەگەر هەندێک کەمتریش بێ مشکلی نێواتە 150 بێ مشکلی نیە تەنها ژێری فڕنەکە داگیرسێنی بە هیچ شێوەیەک سەری فڕنەکە داناگیرسێنی لەبەرەوە ئێمە شەکل لە مەشتی وانە پیکین پاودەری تێدایە و کێکەکەشمان هەندێک ئیسفەنجی دەرەچێت بۆیە پێویستە سەرەتا ژێری فڕنەکە داگیرسێنی تا 25 بۆ 30 خولەک کە زانیت کێکەکە جوان بەرز بۆتەوە یەک چیلکەی ددان بهێنەبی کە بە کێکەکە تا بزانە بە پاک و خاوێنیەتە دەرێ ئەگەر هاتە دەرێ بە پاک و خاوێنی ینی کێکەکەتەوە بەشی ژێرەوەی هەمووی برژا و تەنها بەشی سەرەوەی ماوە ئەگەر زانیت هەندێک لە چیلکەکە ئەو هەویرەی پێ و نووسا بۆ بزانە کە کێکەکەت نەبرژاوە پێویستەکات 5-6 خولەکێکی تر بیهێڵیتەوە ژێری فڕنەکە تاوەکو کێکەکەت ببرژێ و دواتر بۆ سەری فڕنەکە لەبەری هەمووی جوان برژاوە تەنها 5-6 خولەکی بەسە هەرەوەندێ بە تایبەت ئەگەر هیتەری بێ یاخود گاز بێ غاز بێ هیچ فەرقی نییە تەنها ئەوەیە کە 5-6 خولەکە و بەسە بەڵام ژێرەوەی 25 بۆ 30 خولێکی ڕێکێوێ بە هیچ شەیەکیش دەرگای فڕنەکەت ناکەیتەوە تاوەکو جوان جار کێکەکە دەبرژێ ئێستا کەمە ناو فڕن کە کێکەکە برژە فینیشینی ئاخیرشتا نیشانە دەم ئازیزانی من طبعاً دوای 30 بۆ 35 خولەک لە برژاندنی کێکەکەمان و ئێستا ئەیبینن کێکەکەمان ماشەڵڵا چەند جوان و بەرز دەرچووە و هیچیش نەنووساوچکەمە ژێرەکەیەت یەگەر دقەتی بن بەشی سەرەوەی عکسم کردەوە بۆی بیبینن کە هیچ بە هیچ شێوەیەک نەنووساوە بە ئەو قاڵبەی کە هەما بوو لە بەرەوەی هەمزەیتمان تێکرد هەمیش ئار و قاڵبەکەش خۆی فافۆنانە زۆر جوانە بۆ کێک و شتیوە ئەنجا ئێستا پێم خۆشە بە لەتێکی لێ بکەینەوە بسم الله الرحمن الرحیم بۆ ئەوەی بیشبینن سێریکەم ئەها کێکەکەمان هەتا بڵێ ناسک و جوان و خۆش تەوان بۆ جوانیش ئەتوانی ئاوا هەردوو دانا لە دارچین بەڵام ئەو دارچینە هاڕاوەکان یا هەر دارچین و دارەکانە بۆ شێوازە لە سەری دایبنەی بۆ ئەوەی جوانتر و ڕوونتر بێلاتان وەگەر دیقەتیشی بن تقریبا وەکو ئیسفەنجی وایە یعنی ئەوە نییە بڵێ کێکەکەمان زۆر تند و ئەو شتانەیە بگرە زۆر خۆش و ناسک دەرچوە وەکوتم ئەتوانی بە چایەکۆ یاخود بە قاوەیەکۆ چ بەیانیان بێ عەسرانیان ئێواران درەنگ دوای ناخواردن پێرفێکتە ئازیزانم بیرتان نەچێت بۆ ئەو کەسانەی کە داوای ڕۆن و زەیتی بەرەکەت ئولکەرەکان ئەتوان لە ڕێگەی ئەو ئاڵباندەوە داوالەوەکیلەکان بکەن بۆیان بێنن هیوادارم سوتان لێبینی بێ ئەوەش کێکی یا ئەڵڵا ئەو بەر بۆ لە بڕێ گەرمە لەسەر و قەراغە خۆی ناکرێت ئەوش کێکی ئەم جارەمان هیوادارم سوتان لێبینی بێت کاتێکی شاد بۆ ملایەک